سانە پێشتر باسمان کرد یەکێک لە تەوەرەکانی ئەمڕۆ کە قسە و باسی لەسەرەکەین باز لە کار و چالاکیەکانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لقی ڕاپەڕینەکەین کە بزانین ئەو کار و چالاکیانی کە ئەنجامیان داوە ژمارەی ئەندامەکانیان و ئەو مەرجانەی کە لەو دەڤەرەیە هەیە بۆ ئەوی ببی بە ئەندامی ڕۆژنامەنووسان چۆنە و پەیوەندیان لەگەڵ سندیکاکانی ترا بە تایبەت من بابەتێکم خوێندەوە کە بەنیازی ئەوەن کە چەندین خول بۆ ڕۆژنامەنووسانی دەڤەرەکە بکەنەوە لە ناو لە دەروی وڵات جا قسە و باسی زیاترەکەین بە میوانداری کاک مستەفا محەممەد سەرۆکی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لقی ڕاپەڕین کاک مستەفا بەیانیت باش و سڵاوت لێبێت و هیوادارم کە ڕۆژێکی خۆشت هەبێ ئەمێ یەکەم پرسیاریش یەکسەر بۆەوە دەست پێ بکەین کە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لقی ڕاپەڕین ساڵی چەند دامەزراوە و چەند ئەندامی هەیە و چۆن توانیوتانە ئەم سندیکایە لەو دەڤەرەیە دابمەزرێنن. ڕۆژێکی نوێتان باش هیوان باشی ئێوەی و ماندوو نەبن دیارە ئێمە وەکو سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ینی لە ساڵی 2023 بە تهدید کراوی لە 26 حوتی 2023 لە کۆبوونەوەی ژمارە 47 ئەنجومەنی سندیکادا بڕیار درراوە کە ئیستحداسی دوو نووسینگەی جیاواز بکرێت بۆ بورەنەگەر سەرەتاش ئەو کە ڕاست بێنەوە دیارە لەسەر ئاستی ئیدارەکان نووسینگە هەیە نووسینگەی ڕاپەڕینی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان دیارە بەپێی ئەم بڕیارە 26 حوتی 2023 بڕیاردرا بەکردنەوەی نووسینگەی ڕاپەڕینی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان هاوزەمان لەگەڵ ئەوەش نووسینگەیەکی تریش لە زاخۆکرایەوە دیارە ئێمە لە سەرەتایکردنەوەی نووسینگەکە لە دەڤەری ڕاپەڕیندا کە خەم و هەمێکی گەورەی ڕۆژنامەنووسانی ئەم سونورە بوو لەبەرەوەی لە سەر ئاستی ناوچەکە بزاوتێکی ڕۆشنبیری و فەرهەنگی زۆر باش هەیە و هەوڵدراوە کە زۆربەی زۆری کەناڵەکانی ڕاگەاندن میدیاکان هەمویان نووسینگە و پەیامنێریان هەیە و بەهۆی ئەوەی کە سنوورەکە سنوورێکی بەرفراوانە لە ڕووی ناوچەی جوگرافیەوە پێک دێت لە دوو قەزای گەورە و ئێستا خۆشببختانە بەشێک لە ناحیەکانی تری قەزای دوکانی شیاتوتە سەر لە ڕووی کارجێڕیەوە تەبان باسی بکەین ناحی خدران و ناحی بنگر بە هەمان شێوەکە لەسەر ئیدارەی ڕاپەڕین حسابە بۆیە ناوچەیەکی بەرفراوان خەمێکی گەورەی ڕۆژنامەنووسانی سنوورەکە هەر لە ساڵی 2005ەوە هەوڵمانداوە بۆی کە لقێک یان با بڵێن نووسینگەیەک لەسەر ئاستی ئیدارەی ڕاپەڕین لە سندیکای ڕۆژنامەنووسان بکرێتەوە خۆشببختانە وەکو باسم کرد لە ئەو بەروارەدا کرایەوە و لە سەرەتای کردنەوەی نووسینگەکەدا بەڕاستی دەستمان کرد بە جموجۆڵێکی نەوعی بۆ کۆکردنەوەی ئەندامانی ئەم سندیکایە بۆ حکومەی کە هەموو ئەندامانی سندیکای ڕۆژنامەنووسانی دەڤەری ڕاپەڕین سەر بە لقی سلێمانی بوون و ئێمە هەوڵماندا بە تەنسیق لەگەڵ برانی ترمان لەگەڵ لقی سلێمانیدا بە سوپاسەوە بەڕێزان کاروان ئەنوەر و ستافی لقەکە بەڕاستی زۆر هاوکارمان بن بۆ ئەوەی بتوانین ئەو ئەندامانی کە پەیوەندیدارن بە ناوچەکەی خۆمانەوە جیان بکەینەوە لە لقی سلێمانی و دوای ئەوەی چەند ڕۆژێک ینی خەریک بووین لەگەڵ ئەو بەڕێزانەدا توانیمان کە بەشێک لە ئەو ڕۆژنامەنووسانە جیا بکەینەوە و ئێستاشی لەگەڵدا بێت تا بەردەوامین کە هەندێک لەو بە ڕۆژنامەنووسانی کە تا ئێستا نەمانتوانیوە دۆسیەکانیان بێنینەوە خۆیان داواکاری پێشکەش دەکەن و ئێمەش لەگەڵ ئەو بەڕێزانە بەردەوام لەسەر خەتین و خۆشببختانە ئێستا زۆربەی زۆری ڕۆژنامەنووسانی ئەم دەڤەرە لەسەر نووسینگەی ئێمە تۆمارن. باشە کاک مستەفا پەیوەندیتان لەگەڵایەنە پەیوەندیدارەکان و هەروە ڕێکخراوە حکوومیەکانی دیکە چۆنە؟ بەتاکید دیارەکردنەوەی ئەم نووسینگەیە بۆ دوو مەبەستی سەرەکی بووە دیارە یەکێک لە مەبەستەکان بۆ ئەوەیە کە پشتیوانی ینی ئەم خەڵکەی ئەم سنوورە بێت لە ڕووی کارجێڕیەوە بۆی بتوانین کار ئاسانی بکەین بۆ گەیاندنی پەیامەکان و لا نەپەیوەندیدارەکان بۆی هەرچێک بکرێت لەگەڵ ڕۆژنامەنووسانی ئەم دەڤەرە هاوکار بن هەماهەنگن تەنسیقی زۆر باشیان هەبێت و گرفت و کێشەکانیان بۆ چارەسەر بکرێت و بە ئاسانی دەستیان بگات بە زانیاریەکان و هیچ کێشە و گرفتێکیان بۆ دروست نەکرێت وەکو باسم کرد لە سەرەتادا لەگەڵ ئەو بەڕێزانە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ پۆلیس لەگەڵ ئاسایش لەگەڵ دادگاکان
لەگەڵ هەموو ئەو جیهەتانی کە پەیوەندیدارن بەکاری ڕۆژنامەنووسی و بەڕێوەبەرایەتیە گشتیەکانەوە هەروەها قایم قامەتەکانی ئەم سنوورە و ناحیەکانیش بە هەمان شێوە پەیوەندیمان لەگەڵیان داگرێتەوە بۆ ئەوەی کە هەرچیەک بکرێت هەرچی لە توانیاندا هەیە بۆی کار ئاسانی زۆر باش بۆ پەیامنێر و ڕۆژنامەنووس و نووسەرانی ئەم دەڤەرە بکەن بەڕاستی. زۆر باش. کاک مستەفا راپۆرتێکم خوێندنەوە باسی لەوە کرد کە تا ئێستا لە دەڤەری ڕاپەڕین هیچ حاڵەتێکی توندوتیژی یاخود ڕوبەڕووبوونەوە نەبووە لەگەڵ ڕۆژنامەنووسانە لە دەڤەری ڕاپەڕین و لە سنووری سندیکا و لقەکەی ئێوە. جا ئەمە خۆی جێی دڵخۆشیە. ئەمە پرسیارەکەم ئەوە بێت کە ئەو ڕۆژنامەنووسانەی کە لەوێ کارەکەن یاخود ئەندامن لە لای ئێوە هیچ خولێکی ڕۆشنبیری هیچ خولێکی پێگەیاندن هیچ خولێکی ئەکادیمیان بۆ ئەکەنەوە بۆی زیاتر و باشتر بتوانن هەم خزمەتی سنوورەکە بکەن لەبەرەوەی لەو ناوچەیە بە ڕاستیەکەی ڕۆژنامەنووسی زۆر بەتوانای تەیە کە لە کەناڵە گەورەکانە لە کەناڵە میدیای گەورەکانە کارەکەن و جێدەستیان دیارە ینی هیچ خولێکەکەنەوە بۆ ڕۆژنامەنووسانی سنووری دەڤەری ڕاپەڕین. بەتەکید ئەوە یەکێک لە بەرنامە و کارنامەی ئێمەیە بۆ ساڵی تازەی 2025 کە چەند ڕۆژێک پێشتا لە کۆنگرێکی ڕۆژنامانیشدا ڕامانگەیان کە هەندێک لەو خولانەمان دیارە ئێمە لەگەڵ دوو فەرمانگەی ناوچەکە فەرمانگەی ژنگەی ڕاپەڕین و فەرمانگەی ئەوقافی ڕاپەڕین ینی کارنامەیەکی یەک ساڵیمان خسوتە ڕێ کە لەو کارنامەیەدا کۆمەڵی کار و چالێکی زۆر باش تێدایە لە زمانی ئەوانەدا ئێمە یەک دوو خول بڕیارمانداوە یەکێک لەوانە هەتا ئێستا لەم سنوورەی ئێمەدا ئەگەر پەیامنێرمان هەوە لە هەموو ڕوانگەکانەوە هەمان بۆ وەرزشی سیاسی پەیامنێری کەناڵەکان بەڵام تا ئێستا پەیامنێر و ڕۆژنامەنووسی تایبەت بە بواری ژینگەییمان نەبووە دەمانەوێت خولێکی تایبەت بکەینەوە بۆ پێگەیاندنی کۆمەڵێک لە ڕۆژنامەنووسانی تایبەت بە ژینگە بەوەی بتوان لەم بواراندا کار بکەن لەگەڵ ئەوەشدا ئێمە بەرناممان هەیە کە لە نیوەی ئەم ساڵدا بە خولێکی تایبەت بکەینەوە بۆ بواری ڕۆژنامەگەری لە دەڤەرەکە لە دوایی یادی ڕۆژنامەگەری ئەم خولە تایبەت دەبێت بە جیاکردنەوەی هەواڵی ڕاست لەگەڵ هەواڵی فەیک و چۆنێتی ناسینەوەی ئەم هەواڵانەوە بۆ ئەوی بە شێوازێک بتوانین کە هاندان و تەحفیزێک هەبێ بۆ کاری باشتر لە بواری ڕاگەاندندا ئێمە جگەلەوە بەڕاستی لەگەڵ هەندێک لە لایانی پەیوەندیدار و لەگەڵ سەندیکاکانی تردا بەڕاستی پەیوەندیمان گرێداوە کە ئێمە ئەمساڵ لە هەوڵداین کە بەشێک لە ڕۆژنامەنووسانی سنوورەکە کە تا ئێستا هیچ ڕۆژنامەنووسێک بەو حکمی کە ینی نووسنگەیەک نەبووە یان بەڵێن لقێک نەبووە کە ئەم ئەرکە بگرێتە خۆ هیچ ڕۆژنامەنووسێک نەدەراوەتە دەرەوەی وڵات بۆ ئەوەی بەرچاوی ڕۆشنتر بێت و بە جۆرە لە جۆرەکان ئێمە هەوڵ بدەین خزمەتیان بکەین بۆ ئەوەی لەگەڵ تەکنیک و تەکنۆلۆژیای سەردەمدا مامەڵەی ڕاستەخۆیان هەبێ و شارەزا بن بۆیە ئەم ساڵ بەرنامان وایە کە بەشێک لە ڕۆژنامەنووسانی ئەم سنوورە کۆ بکەینەوە بە دەستە جەمعی سەفەرێکی دەرەوەی وڵاتیان پێ بکەین یەکێک لە وڵاتانە بۆ ئەوەی بتوانرێت لە ڕێگەی ئەم سەفەرەوە هەندێک لە ئەزمموی باشتر و چاکتر بە وەرگرتنی کۆمەڵی زانیاری پێوەست بەکاری ڕۆژنامەوانی بۆیان بەردەست بکەین. بەڵێ کەواتە کاک مستەفا هیچ پەیوەندیەکتان هەیە لەگەڵ ڕێکخراوە جیهانیەکانە تا بتوانن سوود لە ئەزمموی ئەوان وەربگرن؟ بەتەکید ئێمە لەگەڵ وەکو سەنگاکەی خۆمان لەگەڵ فدراسیۆنی ڕێکخراوەکانی ڕۆژنامەنووسانی سەرتاسەری فدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسان پەیوەندی زۆر باشمان هەیە و ئاڵوگۆڕی بروڕامان هەیە لەگەڵیانداوە هەر ینی خولەیەکیان با بڵین هەر سەرنجێک هەبێت لە ڕێگەی ئەم فدراسیۆنەوە کە ئێمە سەندیکاکە ئێمە ئەندامە دەتوانین ئێمە لە ڕێگەی ئەم فدراسیۆنەوە کار و بارەکان ڕێ بخەین. ئەمن پێم باش بوو باسی شتێکتان کرد کە ئەمە جێگای دڵخۆشیە بەڕاستی باسی ئەوەی کە منت لەوتی ئەم نووسنگی ئێمە دامەزراوە هیچ حاڵەتێکی پێشلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە دەڤری ڕاپەڕیندا تۆمار نەکراوە کە ئەمە بەڕاستی پێم باش بوو پرسیارەکەت کرد بەڵام بیستم بە سەرخولەکە قسە بکەم اینجا دوای بگەڕێمەوە سەر ئەو بابەتە. کاک مستەفا جوابی ئەوەمان بەرەوە باسی ئەوە بکە کاک مستەفا بەڵام کاک مستەفا باسی ئەوەمان بۆ بکە ئەو حاڵەتەوە منیش خۆم زۆر بەلامەوە ینی بابەتێکی سەرنج ڕاکێشەوە بابەتێکە کە جێی قسەکردنە بەڵام لەگەڵ ئەوەشە
شتێک کە سەرنجی منی ڕاکێشە ئەوەیە کە باست لە ڕۆژنامەنووسی ژینگەیی کرد، ینی کار بۆ ئەوەکەن خولەکەنەوە بتوانن ڕۆژنامەنووسی ژینگەیی ینی پێ بگەێنن. حەزەکەم تۆزێک زیاتریش لەسەر ئەم بابەتە قسە بکەین بزانم ئەمە چۆنە ئەم هەنگاوە ئەمی کە ئەتانەوێت بیکەن کە خولی ڕۆژنامەنووسان بۆ ژینگە، ئەمە ینی ئەگەر بکرێت زیاتر فۆکسی بخەیتە سەر بۆمان. بەتەکید ینی مەسلەی ژینگە پەیوەندیدارە بە هەمومانەوە بەڕاستی بە ینی تەنها بە ڕۆژنامەنووس نییە بە هەموو ماڵێک هەموو کوچە خوشببنێکی ئەم وڵاتە. بۆیە ئەمە پێمان وایە کە یارمەتیدانی ڕۆژنامەنووسان و پەیامنێران بۆی کە بتوانن ینی زیاتر ینی گرنگی بە لایانی ژینگەی بدەن، ئەوە بەڕاستی یەکێکە لە خەمەکانی ئێمە بۆی بتوانین ڕۆژنامەنووسی ژینگەی بنیاد بنین. ئەم ڕۆژنامەنووسی ژینگەی دیارەمە بەسمانەوەی کە زیاتر هەرچی فۆکسی ئەم ینی ڤیدیۆکان یان با بڵین راپۆرتەکان یان هەموو ئەو ئیشانەی کە پەیوەندیدارن بەو ڕۆژنامەنووسە خۆیەوە بتوانێت لە بواری ژینگەدا چڕی بکاتەوە و تەحفیزی باش بکرێت لە ڕووی ژینگەییەوە کە بتوانێت دەستی بگات بە زانیاریەکان و لە ڕێگەی ئەم خولانەوە کەسانی شارەزا و پسپۆر بێنین کە هەم لە بواری میدیاییەکە هەم لە بواری ژینگەیەکەدا پێشنیار و چۆن دەڵێ سەرنجی بەجێیان بداتێ بۆەوەی کە بتوانرێت تەنها لە بواری ژینگەدا کار بکە، ینی تەتەڕق نەکات بۆ سەر بابەتی دیکە و چۆن ئێستا بڵین پەیامنێری وەرزشی هەیە کە ئیش تەنها لەسەر بواری وەرزش دەکات، بە هەمان شێوە پەیامنێری تایبەتیش هەبێ یان با بڵین ڕۆژنامەنووسی تایبەت هەبێ کە ڕۆڵ و گرنگی و چۆن دەڵێ ڕاهێنانی تایبەتی پێ بکرێت بۆی لە بواری ژینگەدا کار بکات و زۆرترین چالاکیەکانی لە بواری ژینگەدا بێ. بەڵێ کاک مستەفا گەر بکرێ باسی ئەومان بۆ بکەیت کە ئەو کەسانی کە دەبنە ئەندام لەو سندیکە مەرجەکانی بوون بە ئەندام بوونیان چییە؟ دەبێت چۆن بێن چی بێ یاخود مەرجە لە ناو خودی شارەکەی ڕانی خۆی دابێت یاخود ئاسایە لە ناوچەکانی دەوروبەری ڕانیشە بتوان بن بە ئەندام لەو سندیکەیە؟ دیارە ئەمە بەپێی ڕێنمایی ئەنجومەنی سندیکا ڕێکخراوە کە ئەو کەسانی دانوێت مافی ئەندامەتی پێشکەشکەن دوایەوەی داواکاریەک دێنن و هەندێک لە مەرج و شروعی تایبەت بە سندیکا هەیە کە پێویستە پشگیری و سەپۆرتی دەستگایەکی میدیایی گرنگی هەبێت کە ئیشتیا دەکات و کاری بریتە لە ڕۆژنامەنووسی و ئێمە لە ناو فئەکانی فئە جیاوازەکانی ڕۆژنامەنووسیدا چواردە ینی لەقمان هەیە کە دەکرێت ینی ڕۆژنامەنووس لەم بواراندا لە بواری ئەوەی کە ئەو کەسەکە خاوەنی امتیاز بێت یان جێگیری خاوەنی امتیاز بیان سەر نووسەر بیان جێگیری سەر نووسەر بێ یان نووسەر بێ یان پەیامنێر بێت یان وێنەگر یان لە بواری ئەرشیفکردنی کاری هەواڵی ئەوانەدا کار بکات لەگەڵ کۆمەڵێک لە بوارەکانی تریشدا ئەمانە بریتین لەو کەسانی کە دەبنە ئەندام لە سندیکاکەەوە دواتر هەندێک وردەکاری تری ڕێکاری تایبەت هەیە کە ئەو کەسە دەیەوێت ئایا هەر پیشەی ڕۆژنامەنووسی خۆی هەڵبژاردویان با بڵین لەگەڵدا پیشەیەکی دیکەیان با بڵین لە دامەزراوەکی حکومی ئیش دەکات. ئەو کات ئێمە بەڕاستی پلەبەندیەک دەکەین لەو بینەدا دیارە پلەبەندیمان هەیە ئەندامی کارە، ئەندامی مەشقکار و ئەندامی بەشدار. ئەندامی کارە ئەو کەسان دەگرێتەوە کە تایبەتن بە خۆیان یەکلای کردەوە بۆ کاری ڕۆژنامەنووسی هیچ کارێکی تریان نییە غیری ئەوەی کە لە کەناڵێکی دیاریکراودا ئیش دەکەن و ڕۆژانە سەرقاڵی ڕووماڵکردن و کاری خۆیانن لە بواری میدیاییدا وەک ئەندامی مەشقکاریش زۆرتر بۆ کەسانەیە کە بەڕاستی تازە دێنە ناو بوارەکەەوە و شارەزایەکی ئەو تۆیان پێیان نەکردەوە با بڵین لە سەرەتای کارەکەدان لە کاروانەکە دەستیان پێکردووە بەڵام پێویستیان بە هاریکاری تر هەیە ئەماش پێی وترێت مەشقکار و ئەندامی بەشداریشمان هەیە کە بۆ کەسانەیە ئەگەر چی کاری ڕۆژنامەنووسی دەکەن بەڵام لەگەڵ ئەوەشدا لە فەرمانگەیەک لە دامەزراوەیەکی حکوومەت دامەزراون ئەمە ئەم فیانە جیازکراونەوە لە سندیکا هەر کامێک لە فیانە ینی دیارە امتیازی خۆی هەیە و شێواز و تعاملکردنی لەگەڵ ناو سندیکای ڕۆژنامەنووساندا بە جۆرێکە. بەڵێ کاک مستەفا دەمەوێت پرسیارێکی دیکەم لا دروستبووە بپرسم لا جەنابتان تەنها ئەم خولو ڕاهێنانە کە دەکرێتەوە تەنها بۆ ڕۆژنامەنووسانە یاخود هەوڵتان نەداوە ئەو خوێندکارانی کە بەشی ڕاگەیاندنیان تەواو کردو بتوانن بە جۆرێک ئامادەیان بکەن کە بە تەواوی ئامادە بن بۆی کە بە میدیاکارێکی سەرکەوتوو؟ بەتەکید ئەوەی سەبە باسم کرد یەکێک لە
پۆلێن کاریەکان کە لە ناو سندیکای ڕۆژنامەنووساندا کراوە ئەوەیە کە ئەو خوێندکارانەی کە لە بەشەکانی ڕاگەیاندن دەرچوون یان با بڵێن لە پەیمانگەکاندا لە بەشەکانی ڕاگەیاندن دەرچوون ئەمانیش بخرێنە بوار و خزمەتی کاری ڕۆژنامەگەریدا و لە سندیکای ئێمە مافی ئەندامەتیان هەیە و دەتوانن ببن بە ئەندامێکی مەشقکار لە بۆ ئەوەی سوودمەند بن لە هەموو ئەو ئیمتیازانی کە لە ناو سندیکای ئێمەدا هەیە بیرتان نەچێ ئەم ڕێکخراوی ئێمە ڕێکخراوێکی ینی دارپێندانراوە بە پێی یاسا بە پێی ڕێنمایی و یاسای ژمارە 35 ساڵی 2007 کە لەگەڵ ئەوەشدا یاسایەکی تریش هەیە کە تایبەتە بە سندیکای ڕۆژنامەنووسان و دامەزراوە واتە ئەم ڕێکخراوی ئێمە ڕێکخراوی NGO نییە ڕێکخراوێکی تایبەتمەندە بە بواری ڕۆژنامەنووسی کە سەقل و سەنگێکی تایبەتی خۆی هەیە و دەکرێت بڵین کە ئەو کەسەی کە دێتە ناو ئەم سندیکایەوە کۆمەڵێک ماف و ئیمتیازاتی وەکو چۆن فەرمانبەرێکی ئاسایی ماف و ئیمتیازاتی هەیە بە هەمان شێوە ئەویش بە مافی وەرگرتنی زەوی هەیە مافی خانەنشینبوونی هەیە مافی ئەوەی هەیە کە سبەی لە دام دەستگایەکی حکوومەت کاری کرد ئەو خزمەتی کە پێشتر لە بواری میدیاییدا هێناوێتەوە بە هەمان شێوە بیگوازێتەوە سەر خزمەتی بواری تایبەت لە ناو حکوومەتدا بۆیە هەموو مافێکی تایبەتی فەرمانبەر کە فەرمانبەرێکی ئاسایی لە دام دەستگاکانی حکوومەتدا شمولەتی بە هەمان شێوە ئەندامی سندیکای ڕۆژنامەنووسانیش دەیگرێتەوە. کاک مستەفا ماوەیەکی کەمەکە ئەم لقە لە ڕاپەڕین کراوەتەوە وەکو ئاماژەت پێکرد بەڵام کار و چالاکیەکی زۆرتان ئەنجام داوە ئەمەیە بزانم پلان و بەرنامەی ئەم ساڵتان جگە لەوەی کە باست لەوە کرد کە بەنیازن خول بکەنەوە بۆ ڕۆژنامەنووسان و ڕۆژنامەنووسان سەردانی وڵاتانی دەرەوە بکە جگە لەمانە چ بەرنامە و پلانێکی ترتان هەیە بۆ ئەم ساڵ؟ دیارە وەکو باسم کرد ئێمە کارنامەیەکمان بەڕێخستووە و لەژێر ئەم ڕۆشنایی ئەم کارنامەیەدا کۆمەڵی کار و چالاکی ترمان هەیە بە هەمان شێوە ئەم ساڵ دەمانەوێت بەڕاستی لەگەڵ ئەوەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری پێدانی زەوی داوە بە فەرمانبەران و خۆشبەختانە نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان جارێککە بە نووسراوێکی فەرمی سندیکا داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران کردووە کە بەشێک لە ئەو زەویانەی کە بۆ فەرمانبەران دەرخان دەکرێن بە هەمان شێوە شمولی ڕۆژنامەنووسانیش بکەوە زیاتر لە 3000 ڕۆژنامەنووس دیارە مەشمول دەبێت بەو قرارەوە مستەفید دەبێت لە وەرگرتنی زەوی ئێمە ئەم ساڵ هەوڵمان داوە لەگەڵ شارەوانیەکانی دەڤەرەکەی خۆمان وە لەگەڵ بەڕێوەبەرایەتی شارەوانیەکان بە سواسەوە کە بەشێک لە زەویەکانی تایبەت بە فەرمانبەران بۆ ڕۆژنامەنووسان خۆیان تەرخان بکرێت هەریەکەی لە سنووری جوگرافی خۆیدا واتە لە قەڵات زێت ڕۆژنامەنووسەکە کار دەکات لە قەڵاتزی وەربگرێت لە سەنگەسەر بە هەمان شێوە لە ڕانیە بە هەمان شێوە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەوڵمان داوە کە ئەو ڕۆژنامەنووسەی کە شوێنی کارەکەی بریتە لەوەی کە کاری تیا دەکات لەوێ بۆن منە حاڵەتیش لەو شێوە هەبێت خۆشبەختانە من لەگەڕ لە ڕێگەی هەندێک لەو بەڕێزانی کە لە سنوورەکە دەهان پێم باش بووە کە پێشنیارێک بخینە بەردەمی ئیداراتی سنوورەکە کە بە حکمی ئەوەی کەوەک باسم کرد هەماهەنگێکی زۆر باشەیە لەگەڵ ڕۆژنامەنووسان و دام دەستگاکانی حکوومەت و تا ئێستا هیچ پێشلکاریەک لەسەر ڕۆژنامەنووسان تۆمار نەکراوە هەر هەوڵمان داوە لە ڕانیە هەوڵدەین کە لە ئەو زەویانی کە تەرخان دەکرێن گەڕەکێکی تایبەت هەبێ بە ڕۆژنامەنووسان خۆیان واتە هەرچی ڕۆژنامەنووسی ئەم دەڤەرە هەیە لەو گەڕەکەدا کۆ بکرێتەوە بتوانین وەکو سندیکا پارچەیەک بۆقایەک لەو زەویانە وەربگرین و هەموو ڕۆژنامەنووسان لەوێدا هەر ناوی لێ بنین گەڕێکی تایبەت لە ڕانیدا بە ناوی گەڕکی ڕۆژنامەنووسانەوە بۆ هیواین کە هەموو ئەو کار و چالاکیانەی کە لەو چالاکیانە بەڵام چالاکی تریشمان حتمما بەڵە فەرموو بەڵە ببرە بۆ هیواین کە لەو خەمانی کە هەموو کار و چالاکیانەی کە باستان لێوە کرد جێبەجێ بکرێت و بتوانن خزمەتێکی باشی ڕۆژنامەنووسانی ئەو دەڤەرە بکەن. مستەفا محەممەد سکرتێری نووسنگەی ڕۆژنامەنووسانی کوردستان لە قی ڕاپەڕین سپاس کە ئەم بەیانیە لەگەڵمان نابوویت.